ئەم گفتوگویانە بەکوێ گەیشتن ئایا دەکرێت ینی هەر حکوومەت لەگەر بەغدا دابنیشێ و بگەڕێتەوە و پەرلەمانی کوردستان ئاگای لێ نەبێت خەڵکی کوردستان ئاگای لێ نەبێن نەزاندرێ ئایا بەچ گەیشتوە ئەمە و کۆمەڵی بابەتی تر هەیە کە لە هەرێمی کوردستان بەڕاستی پێویستە لە ماوەی ئەمە لەسەر هەمووی ئەمانەشەوە بەڕاستی ینی ئێستا ئەم باری تەندروستی کە لە هەموو جیهان هەیە ئەمە هەر لە کوردستان نییە بارودۆخی تەندروستی هەرێمی کوردستان هەر خۆی خراپ بووە بەڕاستی. ئایا حکوومەت هەرێمی کوردستان بەرنامەی چ بووە چی کردووە چ نەکردو کێشە و گیر و گرفتمان لە نەخۆشخانەکان پێداویستیەکان چۆن بتوانین پێداویستیەکانی خەڵک دابین بکەین ئەمە بارودۆخێکا تووشمان بووە دەبێ زیاتر حکوومەت هەرێمی کوردستان شانی بداتە بەرچووکە لە هەموو نەخۆشخانەکان کێشەی گیر و گرفتی دەوامکردن هەیە کێشەی پێداویستی زەروریەکانی ئانی ئەم کاتە هەیە لە نەخۆشخانەکان ئایا حکوومەت هەرێمی کوردستان ئەمەی کردوەتی چییە و پێویستە چیتر بکە و بۆ کراوە و ئەوەی کە ماوە بۆ ناکرێ و بە تایبەتتریانی ناکرێ ئێستاکە دکتۆر و کارمەندەکانی کە تایبەتن بەم ئەمانە لەلایەکیان ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببنەوە کە بەردەوام لە دەوامن و کە بەڕاستی ئەمانە جەپەیەکی زۆر قورسەگرتویانە وەرە لایەشتە داڵغیان لەسەرەوە بێ کە ئایا موچە مانگێک دوو بکەم دەکات دێ نایە ئەمانە هەموو پێڕاستی پێویستی قسەکردنن پێویستی هەڵوەستەکردنن و ئەرچی پەرلەمانی کوردستانیش کە قسەیان لەسەر بکە بۆیە ئیشەڵا ئاگاڵ هەوڵ بدەین لەم مانگەیە هەم بارودۆخەکە ڕێگەمان پێ بدە و گونجاو بێ بۆی هەموو لایەکشمان بەیەک دەنگ و یەک ڕەنجی قسە لەسان بابەتە بکەین. باشە ئەوانی کە باست کردەوەری زۆر گرنگن و ڕاستەوخۆ ڕەنگە پەیوەندیشان لەسەر ژیانی خەڵکو و ئارامی ژیانی خەڵکو و بژێوی خەڵکو و گیرفانی خەڵک هەبێ و ئەمڕۆ لە پەرلەمانە باسی ئەم تەورانە هیچ کرا ئەگەر باسی کرا سەرۆکایەتی پەرلەمان فراکسیۆنە جیاوازەکان یعنی هەڵوێستی جددی ئەبێ خەڵک چاوەڕام بکا کە ئیتر لەم ماوەیە بڕیار دەردەکرێ یان خەڵکانی بەرپرس لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی بەرپرسن لەم دۆخە بانگ دەکرێن و پرسیار و جواب دەکرێت لەگەڵیانە ئەمانە شتی چاوەڕوانکراون ڕوو دەدەن بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستان بۆ ئەو دۆخەی کە ئێستا لە هەرێم هەیە گونجاوە دەکرێت پەرلەمان ئەو توانایی هەیە ئەوەی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان خۆی ئەسل تایبەت بوو بە یەک دوو بابەت کە بۆم باس کردی ئەمە تایبەتی دانیشتەکە بوو بۆی کە بتوانین لە ئەو مانگەی درێژی دەکەینەوە لە جیاتی دانیشتێک چەند دانیشتێک و بە یانەی بە درێژخانی بتوانین بۆی ئەم قسانە بکەین. بەڵێ ئەمڕۆکە لە پەرلەمانی کوردستان هەمووی زۆربەی فراکسۆنەکان و ئەندامانی پەرلەمانی بەڕێز ینی باسیەمەیان کرد کە لە هەرێمی کوردستان کۆمەڵی بارودۆخ و شتێ پێویستە قسەی لەسەر بکەین ماوەیە کە پەرلەمانی کوردستان کۆنە بووتەوە بەڵام ئەمڕۆ لە بەروی لە بەرنامەی کار ئەم دوو بابەتە هەبوو کە ئێمە قسەمان لەسەر کرد نەبوتن بە بڕیار ئەمە بەڵام درێژکردنەوەکە بۆ ئەم سەبەبان بۆ ئەم هۆکارانە بۆ ئەم گفتوگۆیانە بۆ ئەم مەوزوعانەیە کە لە هەرێمی کوردستان هەبووە پەرلەمانی کوردستان لە ناو پرسیارەکەت ئایا دەتوانێت چی بکە دەتوانێت کارانە بکە ئەمە خۆی پرسیارێکی زۆر جەوهەری و گرینگە کە بەڕاستی پێویستە هەمومان هەڵوەستەی لەسەر بکەین بۆتە پرسیاری هەم ڕاگەیاندەکان و پرسیاری خەڵکی کوردستان ئایا پەرلەمان دەتوانێت بیکە یان نایکە ئەمە بەڕاستی ئەمە خەتەرێکە لە هەرێمی کوردستان کە نوێنەرەکانی خەڵکی کوردستان کە ئەم حکوومەتەش دەبێت ئەم پەرلەمان و نوێنەری خەڵک دەنجی متمانەی پێبدا بۆی بچێت لەوێنانە کارەکان جێبەجێ بکە بەڵام کە دەنگەکە وەردەگرن و کە سوێندەکە دەخۆن دواتر زۆر خۆیان پێلەمە گەورەترە کە گوێ لە دەنجی خەڵک گوێ لە نوێنەرانی خەڵک گوێ لە پەرلەمانی کوردستان بگیرێ ئەمە پێویستە هەموو لایەنە سیاسەکان هەموو فراکسۆنە جیاوازەکان هەموو حیزبە سیاسەکانیش ئەم کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەم گیر و گرفتانەی کە لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسەکان هەیە ئەم کێشانەی کە لە حکوومەت و غامزیەت و نادیاری و وەک پێویست ڕوونکردنەوە نادرێتە خەڵکی کوردستان ئەم پەرلەمانە بە هەموو لایەنەکانیەوە دوور لەم زایدا هەمووی لە فەیسبوک قسە لەسەر یەکتری زۆر ئازاینە ئەم حیزب لەسەر ئەم حیزب ئەم ئەندام پەرلەمان لەسەر ئەم ئەندام پەرلەمان ئەم فراکسۆن لەسەر ئەم فراکسۆن کەمە بەڕاستی ئەمە کاری ئەسلی پەرلەمانتار و ئێمەمانە نییە بەڕاستی بیکەین بەڵام بەداخەوە ینی لەبەروەی هەرێمی کوردستان سیلا عمرملایەنەکان هەندێک گەورە بۆتن وای لاتۆشتەکان هەموو هاتۆتنە سەر فەیسبوک دەنامە پێویستە لە هۆڵی پەرلەمان هەمومان لەسەر مەسەلە گشتەکان بەڕاستی کۆک بین کە باسی تۆ باران ئێران دەکرێت لایەنێک تووڕە بێ و کە باسی هێنانە تووچاکرێت لایەنێک تووڕە بێ و کە باسی قەرزۆرکردنەوە دەکرێت لایەنێک تووڕە بێ و کە باسی نازانم
وەرگرتنەوەی متمانە و یەک نازان باسی مەسائلی هەرێمی کوردستان ئەم قسانە بەڕاستی قسەی پێی دەگوترێ ئەسل ینی ئەمە مزایدنە ئێمە هەموو کێشەکانمان دیارن ئێرە هەرێمی کوردستانە جێشی تورکیا بۆچی دێتە ئێرانە و چێ ڕێی پێدا و هۆکارەکەی چە ئاساییە حکوومەت یاێمی کوردستان چێ پەیوەنددارە بم بابەتە وەزارەتەکان بابێن لەبەر دەمی پەرلەمانی کوردستان گوێ لە نوێنەرەکانیان ڕابگرن خۆ ئێمە و ئەوان هەردووکمان کوڕی ئەم خەڵکەینە بۆی وەڵام بدەنەوە ئەم موچەیە بە چ بڕیارێک بە چ دەسەڵاتێک بە چ هێزێک حکوومەت یاێمی کوردستان بەبێ ئەوەی بگەڕێەوە بۆ پەرلەمانی کوردستان کە پەرلەمانی عێراق لە تەنیشتمانە حکوومەت بڕیاری دار نسبەیەک ببڕێ پەرلەمان ڕێگەی پێنەدا تۆ بە چ ڕێگا و قەرارێک حەقت بە خۆتدا ڕێگەت بە خۆت داوە کە موچەی خەڵک ببڕی و ئەگەر بڕیوتە ئایا دەیدێوە یا نایدەوە یان ئەمە هەر بۆ ئەم مانگەی چکە چاچی دەکەی چی لە دەکەی کەمتری دەکەی یان زیاتری دەکەی ینی پێویستە بێتە بەردەمی پەرلەمان ئەگەر هەموو ئەم شتانە حکوومەت و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی وەزیرە ئەو وەزیرانەی پەیوەنددارن بۆ هەر بابەتێک لە بابەتەکان وەزیری تەندروستیە وەزیری داراییە وەزیری پلاندانانە و وەزیری ناوخۆیە و جێگری وەزور و سەرۆک وەزیرانە کە ئامادە نەبن بێردەم بەردەمی پەرلەمان بەڕاستی ینی ئەم کاتە ینی خەڵک حەقیەتی خۆیەتی برێ پەرلەمان کاری چێ و هیچی پێ ناکرێ و ڕاگەیانەکانش کە پرسیارەکەت بەشەشی ئەمە بوو کە ئایا گوێتان لێ دەگریان ناگرێ ئەم کاتە پێویستە ئەگەر حیزبایەتیە بە هەر کەسە بچینە مقڕی حیزبەکانی خۆمان و هەریەکە وەزیر و مدیر عامێک دابدرێت پێویست ناکە ئەم هەموو دام و دەستگا و ڕسمیات و ئەمە دابدرێ ئەگەر ناش پێویستە پەرلەمان ئەندامانی پەرلەمان لە ناهۆڵی پەرلەمان کێشەی لایەنە سیاسەکان کێشەی ململانە سیاسەکان کێشەی خەڵکی کوردستان لە جیاتی ئەوەی لە ناوهۆڵی پەرلەمانەوە دروستی کەینی لەسەر یەکتری قسە بکەین پێویستە لە ناوهۆڵی پەرلەمانەوە بەڕاستی چارەسەری بکەین ئەگەر ئەمە نەکەین پێم وایە بارودۆخ یاریمە کوردستان چەند خراپە خراپتر دەبێ و دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتە دیموکراتیە نامینێ دەبێتە دەسەڵاتی چەند کەسێک و لە هەرێمی کوردستان بۆ خۆیان بە ئارەزوو خۆیان بڕیاردەن حکومڕانی لە وڵاتە بکەن چەند دەتوانن چەندیان حەز لێ بۆ خزمەت بکەن یا خزمەت نەکەن بەداخەوە یانێ ئەمە خەڵکی کوردستان ئەمەی ناوێ کارێکی خراپە ئێمە نوێنەری خەڵکی کوردستانین بە هەموو لایەنە سیاسەکانەوە و ئەم حکوومەتەش حکوومەتی هەرێمی کوردستانە و پێویستە خزمەتی خەڵکی کوردستان بکە ئەگەر خزمەتی خەڵکی کوردستان نەکە ئەم قۆناغە تێپەڕی ئەمە قۆناغی شاغ نییە و ئەمە ئەو قۆناغەش نەماوە کە بەڕاستی دوژمنی گەورەی ڕژێمی عێراقی جاران مابوو خەڵک بەڕاستی هاوکاری ئەم حکوومەتەی دەکرد دەیزانی حکوومەت هەرێمی کوردستان و ئیمکانەتی نیە ئەمەش نەماوە ئێستا ئێمە گومرگمان هەیە گومرگمان هەیە نەوتمان هەیە دەیفرۆشین کۆمەڵی داهاتی ناو خۆمان هەیە زۆر ینی داهاتی تری ناو خۆمان هەیە خەڵک پەیوانیە ینی حکوومەت هەرێمی کوردستانەوەندا فەقیر بێ نەتوانێت خزمەتی ئەو داهاتانی کە هەند لە هەرێمەوە هەوڵ دەدەن یعنی بڕی داهات و شێوازی خەرجی و ئەوانش یعنی دەست بخەن هەز ناکەن ئەمەش یعنی کارێکی زۆر گرنگە و پێویستە لەم قۆناغا بە تایبەتی لە دوای ساڵی 2014ەوە پەرلەمانتاران هەمیشە و تویانە یعنی نە ئەزانین داهات چەنە نە ئەزانین خەرجی چۆنە ئەوەی تەنها ئاگامان لێە ئەو شێوازی موچەیە کە دەدرێ خۆی ئەسل ئەمەیە کە بەڕاستی ساڵانە هەموو ئەو داهاتەی لە هەرێمی کوردستان هەیە بنێردرێتە پەرلەمان بۆی لە پەرلەمان بەڕاستی تەزدیق بکرێت و بەسەر سێکتەرەکان و موچە دابش بکرێت ئەو کاتە هەموو داهاتی گومرجەکان و ناوخۆ و پەرلەمان نەوت و هەموو داهاتەکانی تر دەتزانی چەندە ساڵانە و دەتوانی چۆن دابەشی بکەیت بەڵام ئێستا حکوومەت ئەمە چەندین 5 ساڵەوە وڵا بۆ 6مین ساڵ دەچێت 6 ساڵە هیچ داهاتێک ناوتە پەرلەمان حکوومەت بە ئارەزوی خۆ دەرێ پارەم هەیە یا پارەم نییە موچە ئەوەندە دەدرێ ئەمەندە نادرێ ئەمەندە قەرزارین لەبەرەوە بەڕاستی حکوومەت پێویستە تۆ 27 میلیۆن دینار لەکوێ قەرز کردووە ئەمە دامنە هەمومان لێمان دیارە ئەم 36 پاشەکەوت و ئەم هەژنەوە موچەی نەداوە ئەوە نەداوە قەرزاری فەرمانبەرەکانتی ئەمانی تر لەکوێ قەرز کردووە لە چ دەوڵەتێک قەرز کردووە بە چ دەسەڵاتی قەرزت کردووە بۆچی ئیشێکت قەرز کردووە ئەی لە ماوەی ئەم چەند ساڵە 2015 16 17 19 داهاتی ئەم وڵاتەمان چەند بووە چەندمان لە عێراق وەرگرتووە ئێمە ینی مشکلەکەمانەوەیە لە عێراق وەردەگرین لە هاوپەیمانی وەردەگرین داهاتی ناوخۆی خۆمان هەیە یعنی چەند ساڵێک حکوومەتی عێراقی بودجەکەی بڕیوە بەڵام نەوتی کەرکووکمان فرۆشتووە نارێن وڵای نەوتی کەرکووکشمان فرۆشتووە نەوتی موسڵمان فرۆشتووە بەشێکی لە عینزار و ئەمانە ئێمە هەر دەرێن بودجەی عێراق بودجەی لێ بڕین کاکە خۆ من ناڵێم
حکوومەت یاریمی کوردستان زۆر پارەی هەیە زۆر یان نیەتی کە معلومات و زانیاری نێتە بەردەست کەس ناتوانێت من پێم وایە زۆربەی وەزیرەکانش نازانن نەکرد پەرلەمان و پەرلەمانتاران لەوانەیە مەکتەبی سیاسی حیزبەکانش زۆریان لەوانێ ئەگە یەک دوانە چەند لەوانەیە لە حیزبەکان زانیاری نەبێ نازانن بەڵام تۆ ئەگەر ئەم داهاتە بەژناکاو کەمە ئیتر بۆ ینی نێی بە ئاشکرا بە نوێنەرەکانی خۆت برێ بە زانیاریەکەی بدەی برێ ئەمە داهات یاریێمی کوردستان ئەمەندەی نەوتمێ ئەمەندەی ناو خۆم هەیە یعنی مشکلەکەی ئێمە ئەمەیە 3 ساڵە 370 ملیارە شتێکی لەم بابەتەیە نەکەمەکە نە زیادەکە هەر ئەمەندە لە داهاتی نەوت تەسلیمی وەزارەتی دارایی دەکرێت داهاتی ناخۆ هەر ئەمەندەیە تەسلیمی وەزارەتی دارایی دەکرێت ینی وەزارەتی دارایی بۆتە تەنها شوێنی کۆکرۆ و دابشکردنی داهاتەکان کاک عباس بوورە لەبەری کاتەکەکەمە ئەمە یەک دوو پرسیاری ئەوانەی فەیسبووکیشت لێ بکەم هێفار نووسوێتی ئێستا ئێمە پارەمان لێ دەبڕێ و چاوەڕێی هەڵوێستی جددی پەرلەمانین دەمانەوێت پەرلەمان مافمان بۆ دەست بخاتەوە چێ دەرێ پارەمان لێ دەبڕێ وڵا پرسیارەکە تێ هێڤار کەسێکە لە فەیسبوک نووسوێتی کە ئێمە فەرمانبەرین موچەمان لێ دەبڕدرێت دەمانەوێت پەرلەمان ئەو مافەمان باتەوە بەڵێ خۆی بەڕاستی ئەمە حەقی خۆیەتی داوە لە پەرلەمانی کوردستان بکە ئەو کە نوێنەرێکی بۆ خۆی هەڵبژاردووە لەم پەرلەمانی کوردستانە لە هەر حیزبی و کولایەنێک و بیر بۆچوونێکە بەڵام ئەو بە قەناعەتی خۆی ئەمە دەتوانێت نوێنەرایەتی ئەو بکات لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆکە حکوومەتێک دێت موچەی ئەمڕۆ لێ دەبڕێ سبێنێکە پاشەکەوتی دەکات دووسبەی ئەمەی دەکات و هیچ دیار نیە دەشیداتەوە ئایا ئەم حکوومەت هەرچی ئێمەمانانی ئەندا پەرلەمان و کۆمەڵی لە کادیر و لە ئانە سیاسەکانش دەرێن حکوومەت پارەی هەیە داهاتی زۆرە خەڵکی هاوڵاتی ئاسایی موچەی 400 هزار دینارە ڕۆژێ لێ پاشەکەوت دەکرێت ڕۆژێ لی دوا دەخرێت ڕۆژێ لی دەبدرێ نایدرێت حەق خۆیەتی بە نوێنەرەکەی برێ ئێمەش ئەرچی خۆمانە کە ئەم مانگەمان درێژکرێتەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەبێ ملتەزیم بێت چونکە دەرێت لەبەر ئەم هۆکارانە 1 2 3 4 5 ئەم مانگە درێژەکەمەوە دەبێت لەم مانگەدا قسە لەسەر هەموو ئەم بابەتانە بکرێ حکوومەت ئەگەر سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری تایبەتمەند ئامادە نین بێندەنە بەردەمی پەرلەمانی کوردستان بەڕاستی ئێمە قسەی خۆمان دەکەین لەو کاتە ئێمە پێمان وایە پارە هەیە نایەن ڕوونکردنەوە بدەنە خەڵکی کوردستان بۆیە نایەنە بەردەمی پەرلەمان ئەگەر دێنە بەردەمی پەرلەمانی کوردستان دەبێت بە سەراحەت و ڕازگۆیانە داهاتی گومرگەکانمان پێبرێن داهاتی نەوت هێرێمی کوردستانمان پێبرێن داهاتی لە عێراقی وەردەگرن لە هاوپەیمانی وەردەگرن هەموو ئەو خەرجیانەی کە هەشیانە چەندە خەرجەکان دەبێت بۆ خەڵکی کوردستان بە سەراحەت پێشکەشی بکەن پێم وایە خەڵکی کوردستانەوەدا بێویژدان نییە ئەگەر بزانێ کە داهاتی هەرێمی کوردستان بەش ناکە هاوکاری ئەم حکوومەتەی خۆینەکە و پێشم وایە نییە کەس لەگەرەوە بێ ئەم حکوومەتەی بە خوێنی سەدان شەید و خەڵکی تێکۆشەر و ماندوونە ناسی وڵاتەکەمان دروست بووە بڕ و خێو نەمینێ کەس چاوی لەوە نییە جارێکی تر عەرەبێک لە عێراق بێتەوە حکومڕانیە وڵاتە بکە بەڵام تۆ کە برسیت کرد تێنیت کرد نانت نەدا ڕازگۆ نەبووی لەگەری ڕاستەکانت بۆ ڕوون نەکردەوە خەڵک ئەگەر لە دریشا پێی خۆش نەبێ جارێ لە مەراقا قسە دەکات لەوانەیە قسێکی لەم بابەتە بکە کە کارێکە من قەت لەگەرەوە نیمە بەڕاستی دەبێ هەمومان بە هەر نرخێک بێ دەست بەم پیانەوە بگرین کە هەرێمی کوردستان کاک عباس دوا پرسیاری ئاریە لە فەیسبوک نووسێتی ئەڵێ هەڵوێستی ئەندامانی پەرلەمان لەسەر لیستی یەکێتی بە تاک دەزانین کە زۆربەیان دیفاع لە نەبڕینی موچە ئەکەن بەڵام فراکسیۆن بەگشتی و ڕای فراکسیۆن بەگشتی چییە؟ مەبەستی لە فراکسیۆنی یەکێتی بێڕەنگە وەڵاهی فراکسیۆنی یەکێتی من بە سەراحەت پێ دەرێم و دوابەیەکیان کەسیان لەگەر ئەم بڕینی موچەیەنینە و هەمووی هەڵوێستی جدیان هەیە و هەتا یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەڕاستیانی وەک خۆشی و وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی کردووە لەگەر ئەمە نیە ڕێی ئێمە لەگەرەوەیە کە دەبێ داهات و خەرجی ئەم وڵاتە بە شەفافی بۆ خەڵکی کوردستان ڕۆن بکرێتەوە و هۆکاری ئەم بڕینە و چارەسەرکردن و بنبڕکردنی گەندەڵیەکان و ڕێخستنەوەی خاڵە گۆمرجەکان هەموو ئەمانەکەوە بکرێتەوە ینی هەوڵ بدرێ گەندەڵیەکان نەهێشتێ چاکسازی لە وڵاتە بکرێ نەک بچیت و لە قوتی فەرمانبەران کە تو موچەکەی لێ دوا دەخەی ئەنجا لە دوای دواخستنیشی بڕی ئەمە ڕێی تاکتاکمانێ ڕێی هەموو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانە من بە تاکید پێیان دەرێم و ڕێی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە
ڕاستە یەکێتی بەشداری سەرەکی حکوومەت یاریێمی کوردستانە بەڵام بۆ مانایە نایە کە بەشداری سەرچین ئێمە بە هەموو شتێک برین بڵێ و حەقی خۆمانە وەکو پەرلەمانتار ئێمە نوێنەری خەڵکین یەکێتی کە نوێنەرەکانی دیاری کردووە پێی ئێمەی دیاری کردووە بۆی نوێنەراتی خەڵک بکەین نەک محامی حکوومەت یاریێمی کوردستان بین لەو کاتەیە محامی حکوومەت دەبین کە کاری باش دەکات دەستخۆشی لێ دەکەین و لەو شوێنێک کە غموزەت و زانیاریەکان تاریکن بەڕاستی حەقێک شەری خۆمانە هەر کەسێک بێت ئێمەش لە بڵی ئەو خەرکەی کە دەنجان داوە بەم نوێنەرانە پرسیار لە حکوومەت دەکەین کە پێویستە ئەم ڕاستیانە بۆ خەڵکی کوردستان و ئاشکرا بکرێ و چیتر بەڕاستی حکومڕانی لەسەر خەڵکی فەقیر و ڕەشڕوت و موچەخۆری هەرێمی کوردستان نەکەین هەوڵ بدەین ژیانی خەڵک دابین بکەین بۆ ئەوەی کە ژیانی کاسبکاران وتوانین وەبەرهێنان دروست بکەینەوە کاکە خەڵک معاشی نەماوە خەڵک ئیشی نەماوە کرێکاری نەماوە وەبەرهێنان نەماوە خەرج فەلاحەتی دەکات تەماتە پارە ناکە خەیار پارە ناکە یعنی لەم وڵاتەی ئێمە ژیان خەریکە بوەستێ پێویستە ئەرکە لەسەر حکوومەت کۆمەڵی وەزارەت و دام و دەستگات داناوە کۆمەڵی مؤسساتی گەورە و زەبەلاحت داناوە کۆمەڵە چۆگەی مانان قسەی گەورە و زەبەلا دەکەین لەم وڵاتی ئێمە بەڵام ناتوانین ینی نەزراعەت پێشخین نە پیشەسازی پێشخین نە موچەی خەڵک بدەین نە دەوام و دام و دەستگاکانمان ڕێخین نە سەحەکانمان وەکو سەحەیەک بێ کە بتوانێت پارێزگاری لە ژیان و تەندروستی وڵاتیەکانمان بکە بۆیە خەڵک کاکە گلەیی هەیە دەبێت ئێمەش ئەگەر مەسئولمان بە مەسئول دەزانین گلەیەکانی خەڵک ببرین ئەجا چێمان لە حکومڕانینە ئەو کەسانی کە لە حکومڕانین با لەسەر لیستی ئێمەش بێ بۆیە تاچیت بن لەوەی کە فراکسۆنەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی خەڵک و موچەخۆران و هاوڵاتیانی کوردستان دەبێت و پشتیوانیان بەرنادا و لەگەریان دەبین و لەگەڵیان بۆتین و تاکۆتاژ لەگەڵ دەبین زۆر سپاس بەڕێز عەباس فەتاح هەنداوی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنت بۆ تەوەری دووەم پشۆیەکی کوردوەرەگرمەوە گەڕێمە وڵاتە جارێکتر سڵاوتان لێبێ لە بەغدا ڕووداوی جیاواز ڕوویاندا یعنی هێزی دژە تیرۆری عێراقی چەند چالاکیەکی ئەنجامدا بەڕاستی لێکدانەوەی جیاواز بۆم چالاکیانە کرا لە گرژەکانی نێوماڵی شیعی و خراپی نێوماڵی شیعی و منافەسەکانی نێوماڵی شیعیەوە بگرە بۆ چاکسازیەکانی مستەفا کازمی هەمووی باسکرا ئاماژە بە هەمووی کرا دەمانەوە شیکردنەوەیک بۆ ئەمە بکەین کەوەی لە بەغدا ڕوویدا چی بوو و ئایا مستەفا کازمی ئەمانە هەنگاوی جددی و فعلین بۆی مستەفا کازمی گۆڕانکاریەک دروستکە لە عێراقدا و سنوورێک بۆ گەندەڵی و تەداخلاتی هێزە چەکدارە عێراقیە میلیشیاکاندا بنێ و پاڵپشتیەک بۆ حکوومەتەکەی خۆی پیا بکە و دەست ببات بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانی کە تاوەکو ئێستا سەرک وەزیرانەکان نەیانتوانیەوە دەستی بۆ بەرن لە عێراقدا ئایا قۆناغی مستەفا کازمی دەبێت بە قۆناغێکی نوێ لە عێراقدا یان ئەمە تەنها کەفوکوڵ و دڵگەرمی دەست بەکاربوون و سەرک وەزیرانیەتی و ڕەنگە لایەندەیەکی نزیکدا هێندە لەمپەر و گرفتی بۆ دروست بکرێ نەپرژێتە سەرەوەی دەستبەرێ بۆ ئەم جۆرە لە مامەڵەکردن لەگەڵ ئەو هێزانی تەداخلی دەکەن و گرفتی گەورەی بۆ دروست دەکەن بە تایبەتی هێزی چەکداری میلیشیایی لەگەڵ دکتۆر چیازەنگنە چاودێری سیاسی گفتوگۆکەین دکتۆر زۆر بەخێربی دکتۆر تێبینی چیت کرد لە ڕووداوەکان لە پێنجشەمە و هەینیەوە یعنی لە بەغدا ڕووداوگەلێک ڕوەدەن یعنی خەڵک تۆزە کشۆکە یعنی دەستبردن بۆ کادری حزب الله و دەستگیرکردنی و ئاماژەکردن بۆی کە تا دادگا بڕیار نەدا ئەمان ئازادی ناکەن و بەڵگەکان بخەنە ڕوو هێزی دژە تیرۆر چەند چالاکیەک لە عێراقدا لە شوێنی جیاواز ئەنجام بدا ئەمانە ئاماژەن بۆچی لە عێراقدا ئەمە وەکو پێشەکی باسم کرد ینی گرفتەکانی نێوماڵی شیعەیە یان نەخێر بە فعلی ئەمە چاکسازیەکانی مستەفا کازمیە بەڵێ سپاس بۆ جەنابەت سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ڕاگەین بۆ خانەوادە ئازیزانی کە ئازیزەکانیان لە دەستداوە بەهۆی کۆڕۆناوە بە هیوای زووچابوونەوە بۆ ئەو کەسانی کە توش بوون وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد ئەبێ بگەڕینەوە هۆکاری هاتری مستەفا کازمی و تشکیلکردنی کابینە نوێەکەی چی بوو لە نوێی چواری 2023ەوە دوای 7 ساڵ 18 ساڵە داڕمانی عێراق هەڵوەشانەوەی دەوڵەتێک بە ناوی عێراق پاشەوەی لە ساڵی 1998 کۆنگرێسی ئەمریکا بڕیاری ڕزگارکردنی عێراقی دەرکرد و لە نوێی چواری 2023 ڕژێمی دیکتاتۆری عێراقی ڕوخاند حکوومەتێکی ئیتیحادی فیدرالی هەمەلایەنە
دیموکراسی لە بەغدا تشکیل کرێت بۆ حکمڕانی گەلانی عێراق. پاش ئەو هەموو ململانی مەسەبی و تایەفە گەری کە 1400 ساڵە لە نێوان شیعەکان و سوننەکانە لە عێراقدا ڕنگدانەوەیەکی تەواوی بەخۆیەوە بینی ئەوانی لە عێراق گوزەرە هیچ ینی هیچ بەشی دووەمی واقعی کەربەلا و واقعی تەف و ئەم واقعانن کە لە سەردەمی خلافە تاریخیەکەی نێوان هەردوو مەزهەبەکە ڕوویە کەواتە لە 25 تشرین کە خۆپیشاندەران هاتنە سەر جادە داوای مافی سەرەتاییە نەکرد کارەبا ئاو مەعاش ژیانێکی شایستەوەکو تاکێکی عێراقی دەشێت چمکی دەستوری عێراقە. حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لە ژێر فشارەکانە دەستی لە کار کێشایە و حکوومەتەکەی کازمی پێش ئەویش تەکلیفی چەند کاندیدێکی تکرا و بتمانیان بەدەست نهێنا. دروستبوونی حکوومەتێکی بەهێز لە عێراقا مەترسیە بۆ سەر ئەجندای وڵاتانی دەوروبەر. نا ئێران کە مەشروعی هیلاری شیعی هەیە و پانتایەکی درێژی هەیە و دەست و پەلۆپۆیەکی درێژ کردوتۆ لە ناوچەکەیە بۆ سووریا بۆ لوبناان بۆ یەمەن بۆ لیبیا و نە بۆ تورکیا نە بۆ وڵاتانی کە کازمی ئێستا لە مۆرچەرخانێکە لە منعاتەفێکە یان ئەبێت لەگەڵ ئەمریکەکانە هەنگاوی نزیکتر بێ عێراقێکی بەهێز دروستکە کە ئەمە دش بە بەژەوەندی وڵاتانی کاریگەرن لەسەر عێراق یاخودەوەیە هاوشێوەی عەبادی و مالیشی و عادل عەبدولمەهدی بچێتە ژێر ڕکێفی ویلایەتی ئێرانیەوە عێراقێکی ئیسلامی ئێرانی هاوشێوەی ئێران دروستکە کە ئەمەش دش بە خواستەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پاشەوەی نزیکەی 7000 سەرباری زیان بە کوشتیا لە عێراقا نزیکەی ئەوە نەترۆلێنیان سەرف کرد بەرژەوەندەکانیان وا ئەخوازی حکوومەتێکی دیموکراسی بەهێز لە عێراقا دروست بێت تیایدا گەلانی عێراق لە چوارچێوەی دەستووردا ئامانجەکانیان بەدیبێنن. هاتنی کازمی بۆ حکوومەتی بۆ کابینەنوەکەی کازمی لە ژێر فشاری دوو ئامانج بوو ئینتیخاباتێک یاخود هەڵبژاردنێکی دادپەروەرانەی پێشوەخت ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم دەرکردنی هێزە بیانیەکان ئەلێرەیە کەوانێکەکەینەوە هێزە بیانیەکان چێن هێزە بیانیەکان تەنها هێزە ئەمریکەکان نییە چەندین هێزی بیانی لە وڵاتەیە هەیە لە تەلعفەرەوە بیگرە کە هێزی تورکیای لێیە لە دوای ڕاپەڕین لە دوای شەڕی ناوخۆ کە هێزەکانی تورکیاش لە هەرێمی کوردستان نیشتە جێبوون تاوەکو ئەگاتە بەسڕا چەندین هێزی بیانی چەندین دەستگای ئەمنی مخابەراتی و استخباراتی لە وڵاتەیە لە نەخشەی سیاسی عێراقا کارەکە. طموحاتی کازمی ئەوەیە کە عێراقێکی بەهێز دروستکە عێراقێک دوور بێ لە چمکی ئێرانی یا چمکی ئەمریکی کە ئەمەش ئەستەمە لەم حاڵەتەیە چونکە بۆ نەمانی هێزی چەکدار لە عێراقا کە ئێستا کۆی گشتی ئەم کەتائب و عەسائب و سەرایە و ئەمانی کە هێزی چەکدارن و هەندێکشان بەشدارن لە حکوومەتە و کورسی پەرلەمانیان هەیە و فراکسیۆنیان هەیە و مەساحی سیاسیان هەیە ئەگەر بێت و داماڵڕێن لە هێزە سیاسی چەکدارێکیان یا هێزە میلیشیاوێکیان هیچ بەهایەکی جەماوەریان نابێنێ کەواتە ئێستا ئەمامێنێتەوە سەر هاوکێشەی ئێرانی هاوکێشەی ئەمریکی ئایا لێرەیە هاوکێشە ئێرانیەکە لە عێراقا چارەنووسی چۆنە بێ ئایا کازمی ئەتوانێت ئەم خواستانە هەمووی بێنێتە دی طبعاً ئەم هەنگاوانەی کە کازمی نای یەکسەر ڕەتفعلێکی لە وەسەتی شیعەیە چونکە ئێستا شیعەکان انقسامیشیان هەیە خود دابەشبوونیشیان لە نێوان خۆیان هەیە ئایا شیعەیەکی نەتەوەیی عێراقی بن یاخود شیعەیە بن لەژێر چمکی ویلایەتی فەقیه کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە قیادەیەکرێت. ئەم انقسامە شیعەیە چانسێک بوو بۆ کازمی کە تەوافقێک دروستکەن کە حکوومەتەکەی تەشکیلکە بەڵام ئەم هەنگاوە فعلیە پراکتیزیانی کە لەسەر ئەرزی واقع کردی و هێزەکانی دژە تیرۆر و لە تویتەکانیان لە وتەکانیان لە بەیاننامەکانیان کە ئەڵێ ئەمێ من عێراقێک دروستکەم تەنها چەک لە دەستی دەوڵەتا بێ هەیبەت بۆ دەوڵەتی عێراقی بگەڕێنمەوە یاسا بەرقەرار بێ سیادەی عێراقی بپارێزم سیادەی عێراقی ئێستا سیادەیەکی ناقسە تورکیا ئەوە تا لە ڕۆژانە ئینتیهاکی سیادی عێراقەکە با بڵێن مەبدەئی حوسنی جواری بەزاندووە بە حاڵەتێکی عیدوانی دروست کردو لەسەر نەخشەی سیاسی عێراق چونکە هەرێمی کوردستانی بشەکە لە خاکی عێراق پێشووتر
کە قاسم سولەیمانی ما بوو قاسم سولەیمانی لە تارانەوە هات بە عێراق تێپەڕە بوو تا لوبنان وەکو ئەوی کە عێراق بەشێک بێ لە تاران کەواتە ئەم معادلە سیاسیانە ئێستا هەمووی لەمپەری بەهێزن لە بەردەم کازمیە. قەیس خەزعەلی کە سەرۆکی عەسایبی ئەهلی حەقە يعني زۆر بە سەریحی ئەڵێ ئەمە فەوزایەکە ئەم کردارانەی کە کازمی پێی هەڵساوە کە مع العلم ئەم کردارانە کردداری سیاسین بەڵێ ئێمەش لەگەڵ یەک پارچەی خاکی عێراقین بەڵێ ئێمەش لەگەڵ سیادی عێراقیان بەڵێ ئێمەش لەگەڵ شوناسی نەتەوەی نیشتیمانی عێراقین بەڵام ئەم فەوزایی لە بەغاشە بینرێ ئەم هەموو فەسادە ئەم هەموو گەندەڵیە ئەم هەموو کوشتارە ئەم هەموو خوێن بڕینە ئەم هەموو لەتلەت بوونە تا ئێستا ئەوە تا هەر پارێزگایەکی خواروی عێراق بەدەست حیزبێکەوەی هەر شەقامێک بەدەست حیزبێکەوەی بارەگا حیزبەکان بە ئارەزوی خۆیان ینی هەر لەناو هەر شەقامێک هات دەوڵەتێکیە ئەمانە لەمپەرەکانە لە بەردەم کازمی ئایا ئەتوانی ئەم لەمپەرانە جێبەجێ بکە ئایا گرین لایتەکەی ئۆکەیەکی وەرگرتووە لە ئەمریکیەکانەوە کە بتوانێت عێراق هەڵسێنێتەوە ئەوانە ئاماژەن نین بۆ وەرگرتنی ئەو من لەو باوەڕێم ئێستا قسەیەکێ لە ئارایە کە گوایە هادی العامری و نور المالکی و چەند سەرکردەیەکی شیعە مەسجێکیان ناردووە ئیتر ئەمە تاچە ڕادەیەک مزداقیەتی هەیە نیە مەسجێکیان بۆ ناردووە ئەگەر بێت و کازمی سوور بێ لەسەر ئەم کردارانە ئەوە داوای سەحبی سقەی لێکەنەوە لە ڕێگای پەرلەمانیەوە چونکە ئەمە بەرژەوە ینی بەرژەوەندیەکانی هێزە میلیشیاوەکان و هێزە چەکدارەکانە خەتە ژێر مەترسیەوە ئەمە پرسیارەکە لێرەیە ئایا ئەمریکا گەشتۆتە ئەو قەناعەتی پاش ئەوەی لە سەردەمی دیموکراتەکانە و لە سەردەمی ئۆباما عێراقی لەسەر سینێکی زێڕین بەخشی بە کۆماری ئیسلامی ئێران ئێستا دەست و پەنجەی ئێران و ئەو وڵاتانەی دەوروبەر لە عێراقا پەلوپۆی بکات عێراق بە شوناسێکی نیشتیمانی بگەڕێنێتەوە بۆ باوەشە عەرەبیەکەی یا باوەشە خەلیجیەکەی کە عێراق بەشێکە لە نیشتیمانی عەرەبی بە تەسەووری وڵاتانی عەرەب و دەسەڵاتدارانی سعودیە و ئیمارات و چونی وەزیری دارایش بۆ سعودیە یعنی بۆی کە ینی پشتیوانی مادی و قەرز لە سعودیە وەربگرێ ئەمەش دیسانەوە پرسیارێکی تر بوو کە دروست بوو یعنی هەمیشە کە عێراق گرفتێکی بوو ینی سەرەتا پرسێکی بە ئێران و سەردانێکی ئێرانە کرد دوای ئەو ئەگەر چاری دەست نەکەوتا ڕووی لە شوێنی ترا کرد بە ئێستاشەوە بەغدا دوو سەفارەت بەڕێوەبە سەفارەتی ئەمریکی و سەفارەتی ئێرانیە جەنەڕاڵ قاسم سولەیمانی لە ئەفغانستانەوە تا لیبیا شەڕی پیادا کرد یعنی کەواتە تۆ لە بەردەم دوو بژاردەیە بژاردەیەکی ئێرانی کە حیزب وڵڵی هەیە لە لوبنان حوسیەکانی هەیە لە یەمەن لە سووریا پانتایەکی باشی هەیە معادلەی ئێرانی ڕووسی معادلەی ڕووسی تورکی معادلەی ڕووسی عێراقی بەداخەوە دوای هەڵوەشانەوەی یعنی با بڵێن دوای شۆڕشی بەهاری عەرەبی کۆی ناوچەکە ئەقوڵێ ینی ئەکوڵێ لە جەنگێکی تەواوایە نزیکەی چەند وڵاتێکی زۆرە و یەکێ لەو ئەگەرانش کە هەبوو کاتی خۆی کە باسەکرا کە چەند وڵاتێک لەتلەتە من دابەشە بن بە چەند وڵاتێکی کە 6 وڵات نزیکەی 12 بۆ 14 وڵاتی لێ دروستەکری و عێراقیش یەکێک بوو لەوانە کە باسەکرا بکرێ بە 3 بەش شیعستان و سونەستان و کوردستان با بڵین بەڵام ئەجندای وڵاتانی دەرەوە زۆر قوڵترە لەوەی کە ئێمە ئێڕوان ئێمە ینی تێبینیەکەین یا تێڕامانی بۆ ئەەکەین چونکە لەولاوە تۆ حکوومەتی ئاکپارتی و ئەردۆگان بە هەموو شێوەیەکەوێ مەبدەئی دەوڵەتی عوسمانی و ئەردۆغانی زیندوو کاتەوە جارێکی کەەوە تا چۆتە دەریای سپی ناوەڕاست هێزە نێرێ بۆ لیبیا دوور خراوەتە لەو تەحالوفە استراتیژیەی کە لەسەر دەریای ناوەڕاستا هەیە کە لە نێوان فەرەنسا و یۆنان و قوبڕوس و ئیسرائیلە هەیە بۆ دەرهێنانی گاز بە هەر شێوەیەکەوێ بەشێکی دەستکەوێت لە کێکەکەی لیبیایە کەواتە ئەم معادلە تورکی ئێرانیە ئەم معادلە تورکی ئەمریکیە ئەم معادلە ئێرانی ئەمریکیە ئەم معادلە ئەمریکی ڕووسیە ململانەی سەختی نێوان هەردوو جەمسەری دنیا چین و ئەمریکا ئەگاتە کوێ کاردانەوەی لەکوێ ئەبێ تورکیا زۆر بە نەوعێک لە نەوعەکان گەمەیەکی استراتیژیەکە نە بە تەواوەتی لەگەڵ ئەمریکیەکانە نە بە تەواوەتی لەگەڵ ڕووسەکانە توانیوێتی هێزی هەبێ لە کەنداو و هێزی هەبێ لە دەریای سوور و هێزی هەبێ لە دەریای سپیەوە تا گەشتۆتە لیبیا و ئەوێ پەلوپۆنە بۆ ناو عێراقیش درێژ کاتەوە ئەمانە هەموو لەمپەرن لە بەردەم
کازمی یا حکوومەتەکەی کازمی چۆن ئێستا حکوومەتی کازمی بتوانێت کاتە دکتۆر ئەمانە ئەوەمان پێ ناڵێت کە هەڵبژاردننی پێشوەختەش ینی ئاسان نییە و ڕەنگە نەکرێت یان بە جۆرێک لە جۆرەکان ئەم کابینەی کازمی بەردەوامی هەبێت تا و کاتی هەڵبژاردننی خۆی لە کاتی یاسایی خۆیان دێ هەموو ئەم معادلانە گرفت نین بۆ هەڵبژاردن لە عێراق. ئێمە ئێستا وەکو عێراقیەک یا وەکو کوردستانیەک باسی کوردستان بەجیا بکەین و عێراقیش بەجیا کۆی نەخشەی سیاسی عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاست و جیهان لە بەردەم ئەزمەیەکی گەورەیە کە ئەزمەی کۆرۆنایە تەبیعات و کاردانەوەی کۆرۆنا کاریگەری تەواوی خستۆتە سەر هەموو ئابووری جیهان. ئایا ئەم کاریگەریە من ئابووری ناسنیم تا بچمە تەفاسیلەکەیەوە بەڵام ئایا ئەم کاریگەریە نێگەتیفە وا لە سیاسەتی وڵاتانەکە زیاتر پەلاماری یەکتری بن یا دۆخێکی ئاشتیانە لە ناوچەکەیە بەرپاکەن تاوەکو تەجاوزی ئەم مەرحەلەیە بکەن. چین بە هەموو شێوەیەکەوە ئێوێ مەساحەی سیاسی خۆی لە کەندا و لە ئەوروپا و لە ئەفریقا فراوانتر کاتەوە کە ئەمە دش بەخواستی ئەمریکیەکانە. دۆناڵد ترامپ چەند هەنگاوێک چەند با بڵێن نەقلەیەکی کرد لە سەرەتا هەندێک خراپ بوو بۆ کورتشکایە و هەندێکیان بۆ ئێمە باش و بەڵام نەقلەکانی نەقلاتی استراتیژی نەبوون چونکە سیاسەتی ئەمریکی سابتە سەرڕای گۆڕینی دیموکراتەکان یان جمهوریەکان هەچ کەسێک لێ سیاسەتێکی سابتی هەیە بەڵام ڕاو بۆ چوونی سەرۆکەکە ناچێتە چوارچێەوەی سیاسەتی فەرمی ئەمریکاوە. ئێستا ئەمریکیەکان گەشتونەتەوە قەناعەتەی کە ڕووسەکانە بێ بمێنەوە لە سووریا ڕووسەکان حەسەیەکیان هەیە لە سووریایە لاریان نییە لەوە بەڵام مەبەستیانەوەیە ئێرانیەکان یاخود سووریا بگەڕێتەوە پێش 2011 طبعا دابڕانی سووریا لە ئێران و دابڕانی عێراق لە ئێران ئەمە مەترسیەکی گەورەی بۆ سەر سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران. ئایا ئەمریکیەکان گەشتونەتە ئەو قەناعەتەی پشتیوانێکی تەواو بە هەموو وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبستانی سعودی و میسر و وڵاتە زلهێزەکانی ناوچەی عەرەبی بهێنێت کە ئەبێ پشتیوانێکی تەواو بۆ کازمی بکەن بۆی عێراقێکی نوێ دروست بێتەوە عێراقێک دروست بێتەوە دیموکراسی بێ فیدرالی بێ تەعەدودی بێ لەسەر بنەمای دەستور بێ کۆمەڵێ دروشمی جوانی بەرز کردوتەوە کازمی و کۆمەڵێ قەراراتی جەریئیشی دەرکردووە و کۆمەڵێ هەنگاوی پراکتیکی باشیشی ناوە بۆ نمونە تۆ یعنی پەلاماردانی چەند بارەگایەکی حیزب الله و کە حیزب الله ئێستاوە تا لە مەنتقەی جورف و سەخرەوە بەدەستێوێت هێتاگاتە لوبنان و بەشێکی ئابووریە بەشێکی سیخوڕیە بەشێکی ئیستیخباراتیە و بەشێکی عەسکەریە و بەشێکی تەسفیەی تاریخیە لەگەڵ ناوچە سونیەکانە کەواتە ئەگەر کازمی ئەم هەنگاوەی بنایە و هەنگاوی پراکتیکی باشتر بوو دەبواە ئەو هێزەی کە هەڵی کوتایە سەر لە دوای دەستگیرکردنی چواردە تۆمەتبارەکە چونکەوە بەپێی قانونی مکافحەی ئەرهاب داواکارن کە کاری تیرۆریستی ئەنجامەدەن و مەنەساتی سەواری خاندانەوە بۆ قەسبکردن و بۆرتمانکردنی چەند موسساتێکی حکومی و دەستوری و سەفارەتی وڵاتەکانی تر. هەنگاوی دومی زۆر بەهێزترە بوو ئەگەر هەل لەوێ فەرمانی بکردا ئەو هێزە چەکدارانە دەستگیرکەن کە هەڵیان کوتایە سەر ناوچەی سەوز بەڵام ئەمە ژەواگەێنێ جارێکی تر هێشتا کازمی نەگەشتۆتەوە ئاستەی بتوانێ بینە عشیەتی وەزوحاها لە شەو ڕۆژێکا بتوانێ پەلاماری نزیکەی 76 هێزی میلیشیاوی چەکدار لە عێراق کات و عێراق بکات بە ماستی مەی و کەواتە لەمپەرەکان لە بەردەم کازمیە زۆرن بەڵام ئاماژەکان و ئاراستەکان وامان پێڵێن دعمێکی تەواوی هەیە لەلایەن وڵاتە عەرەبیەکانەوە دعمێکی تەواوی هەیە لەلایەن ئەمریکیەکانەوە هەرچەنە هاوپەیمانان لەسەر زانی خۆیان ڕەتیان کردو و نەفیان کردەوە کە ئەوان هیچ بەشداریەکیان کرد بێت لەسەر دەستگیرکردنی ئەو گروپە چەکداریە بەڵام کازمی خۆشی لە ئەترافێکی زمنی خۆیە لە بەیاننامەیەکە ئەڵێ من هاتوومەتە سەر خەزێنەیەکی داڕماو واتە هاوڵاتی عێراقی یاخود هاوڵاتی کوردستانی لە بەردەم سێ قەیرانەیە قەیرانێکی سیاسی قەیرانێکی ئابووری قەیرانێکی تەندروستی ئایا مستەلزەماتی بەردەم کازمی ئەو ئەدەواتە دەستوری لە بەردەمیایەتی ئایا ئەو قەنەواتە دەستوری کە ئەتوانێ بەکاری بێنێ ئەتوانێ زاڵ بێ بەسەر ئەم سێ قەیرانەیە چونکە ئێستا هاوشێوەی کوردستان کە موچەنیە ئەمە لە تاریخی دەوڵەتی عێراقی یەکەم جارە موچەخۆرێک دەڕۆژ مەعاش وەرنەگرێ مەعاشەکەی تەخیر بێ کەواتە
ئەم نەفقاتە سیادیانە، ئەم نەفقاتە زەبەلاحە، ئەم گەندەڵیە، ئەم هەموو حیزب و هێزە چەکدار و میلیشیانە کە لە بوون بە ئەرچێکی گەورە لەسەر میزانی عێراق، ئەم هەموو پەرلەمانی کە چەنەهای چەند ساڵە نەیانتوانی و معالەجاتی دۆخی سیاسی و ئابووری و تەندروستی و ژیانێکی شایستە بۆ عێراقیەکان فراهەم بکەن کەواتە ئێمە لە بەردەم وەرچەرخانێکی مێژوویین. من بە بۆ چوونی خۆم ئەمریکا گەشتۆتە حاڵەتێکی تەواو کە لەگەڵ ئێرانیەکانە یا ئەبێت ئێرانیەکان لە عێراق بکشێنەوە کە ئەمەش ئێران بە هیچ شێوەیەک لە عێراق ناکشێتەوە ئەگەر بێت و فشار نەخاتە سەر ئەمریکا بۆ مەسەلەی پێنجدایدە یەکەکە و مەسەلە ئۆتۆنۆمیەکەی خۆی و هەستانەوەی ئابووری چونکە دوو وڵات ئێستا بە تەزدیری قەیران و تەزدیری ئەزمە ماونەتەوە کە کۆماری ئیسلامی ئێران و ئەنکەرەیە. ئەم دوو وڵاتە ئەگەر بێت و بکشێنەوە لە سنوورەکانی خۆیان و بگەڕێنەوە سنووری خۆیان لە ڕووی ئۆتۆماتیکیەوە دائەڕمێن چونکە هەردووچیان ئابووریکی زۆر لاوازیان هەیە. دکتۆر پرسیارێکی گرنگ هەیە بۆ ئەم دۆخە و بۆ ئەو هەنگاوانەی مستەفا کازمی بەدەر لەوەی کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لە گفتوگۆیایە بۆی کە گرفتەکانی چارەسەر بکات ڕێ بکەوێت لەسەر بابەتی نەوت و بودجە و ئەوانە. بۆ ئەم جۆرە لە هەنگاونانی کازمی کورد چۆن پشتیوانی بکە و ئایا شتێک هەیە بۆ کازمی بەناوی پشتیوانی کوردەوە لەوەی کە دەیکا لە بەغدا؟ چۆن ئەرزم کردی وتم سیاسەتی ئیداری ئەمریکی جیاوازە لەگەڵ ڕاو بۆ چوونی سەرۆکەکە ئیتر ئایا جمهوری بێ دموکراتی بێ سیاسەتی عێراقیش بەرامبەر هەرێمی کوردستان هەمان عەقڵە سیاسەتەکە ناگۆڕێت ڕەنگە هەنگاوێک دوو هەنگاو لە کوردەوە نزیک بێ تەعاتوفێکی لەگەڵ کورددا هەبێت چەند قۆناغێکی ژیانی لە خەبات و لە شاخ و لە سەردەمی پێش ڕژێمی سەدام لە کوردستانە تەعاتوفێکی هەبێ قەزەیەکی عەتفێکی ئیجتیماعی بێ عەتفێکی نیشتیمانی بێ هەستکردن بەستەمێک لە کورد کراوە بەڵام سیاسەتی حکوومەتی مەرکەز یەک سیاسەتە بەرامبەر بە هەرێم کەواتە عەقڵی شۆفێنی عێراقی تاوەکو ئێستا نەگەشتووەتە ئەو قەناعەتەی کە کورد شەریکێکی حەقیقیە لە نەوشەی سیاسی عێراقا. باشە هەرێمی کوردستان چۆن تەعامل لەگەڵ بەغدایە بکە ئەوەی ئێمە و ناوەندە بەستێتەوە تەنها دەستورە هەڵبژاردنێکی بێگرد نەزیه پاک زائیدەن ئیستیحقاقاتی دستوری و سیاسی خۆمان بۆ هەموو ڕەنگ و دەنگەکان کە هەمانە یەکێتیە پارتیە گۆڕانە تەیارەتە ئیسلامیەکانن تا خواری خوارەوە ئێمە تاقە سنگ کە هەمان بێ لە عێراقا دەستورە ئەبێ بە هەموو شێوەیەک متەمەسک بین بە دەستوری ساڵی 2005ەوە چونکە یەکەم دەستوری هەڵبژێراوی عێراق لە دوای ڕژێم کە تیایدا مافەکانی ئێمە لە مێژووی کووردا چەسپێنراوە. خاڵی دووەم ئەبێ سەنگەرێکی کوردستانی سەنگەرێکی سیاسی سەنگەرێکی نیشتیمانی سەنگەرێکی ئابووری بەهێزمان هەبێ و چۆن لێرە دەنگ و ڕنگ یەک بخینەوە بتوانین بچین لە بەغا لە یەک سەنگەرا کار بکەین و ئەبێ حەقیقەتێکیش ینی دان بەو حەقیقەتەی ئەبێنی مادام تۆ ئیتیحادێکی فیدراڵی هەرێمێکی لەگەڵ بەغدایە ئەبێ لەسەر ئالیەتە ئابووری و سیاسی و اقتصادی و حکوومیەکە ڕێک بکەوی ئەمە دەستورە یعنی لە دەستوری هەموو وڵاتان وایە هەموو داهاتی ناوچەکان هەرێمەکان کانتۆنەکان ئەچێتە مەرکەزەوە لە مەرکەزەوە دابەشە بێتەوە بەپێی ئیستیحقاقی ئینتیخابی و ئیستیحقاقی ڕێژەی دانیشتوان و ئیستیحقاقە دەستوریەکان کەواتە ئێمە نابێت ئەبێت لەگەڵ بەغای ڕازگۆ بین بەڵام کە ڕازگۆ بین ئەوە نەگەێنێ بە تەواوەتی ئێمە تەسلیمی بەغا بین بە تەواوەتی ئێمە هەرچی شۆڕش و خەبات و نیشتیمان و هەرچی خوێنی شەهید و خاکە ئێمە تەسلیمی بەغدای بکەین نە بەڵام ئەگەر ئێمە بمانێت لە ئیتیحادێکی اختیاریە بەپێی دەستورێک کە ئێمە ئەوان پێکەوە بەستێتەوە لە چوارچەوەی دەستورە مافە دەستوریەکانمان بۆ جێبەجێ بکەن مادەی 140 مەسەلەی نەوتە مەسەلەی گازە مەسەلەی هێزی پێشمەرگەیە ناوچە جێناکۆکەکانە ئەمانە ئەتوانین لە ڕێگای فشاری سیاسیەوە کورد هێندە بە قۆت بوو هیچ حکوومەتێک لە بەغدا تەشکیل نابوو بەبێ کارتی سیاسی کورد بەڵام ئێستا کورد لە پێگەیەکی لاوااسترە لە بەردەم بەغدایە لەبەرەوەی هەرچی ئیتیفاقاتی کردووە پێشتر لەگەڵ عادل مەهدی و لەگەڵ عەبادی و لەگەڵ نووری المالیکیە ئیتیفاقاتی سیاسی بووە ئیتیفاقاتی زارەکی بووە ئیتیفاقاتێک بووە چۆتە قاڵبی ئیلتیزامێکی ئیجتیماعی و ئەخلاقی و سیاسیەوە بەبێ ئەوەی تەثبیت بکرێ ئەبوایە
ئەو ئیتیفاقاتانی کە لەگەڵ حکوومەتەکانی پێشووتر ئەکرا بۆی مەشروعیەتێک و شەرعیەتێکی قانونی و دەستوری وەرگێ ببرێتە پەرلەمان و پەرلەمان مسادقەی لەسەر بکە بۆی بێتە وەرەقەیەکی عمل بەیانی ئەم حکوومەتە نەما حکوومەتێکی کە هاژڵی کاکە ئەوە تا ئیتیفاقمان هەیە لەگەڵ حکوومەتی مەرکەزا ئێمە استحقاقاتی ئێمە ئەوە نییە لە بودجەکەیە لە ساحەزەکەمان هەیە پێشووتر بە هەوڵی جەنابی مام جەلال توانراوە کرا بەڵام بەداخەوە لە دوای غیابی جەنابی مام جەلال زۆعفێکی سیاسی لە نەخشەی سیاسی کووردا لە بەغدا بەدیەکرێت کە تا ئێستا بەداخەوە ینی نەماتوانی تجاوز. زۆر سپاس دەکەم دکتۆر چیازەگمێت چاودێری سیاسی بۆ سپاسەوە کە لە ستۆدیۆ لەگەڵمان بەشدار بووی لە تەوری دۆمە. سپاس بۆ ئەوش کە بینێت بوونە شاد بن و خواتان دەکەم.